من ناوم نور الدين عمر زكريا ناسراوم با نور الدين حسناني لقوندي أصلا لدايق بما وصل شارسكي ديانا نشزيم لصالي 1987 خلیای ئەو کارم بوو حەزم زۆر لەو کارەی بوو ئیدی دەستم پێ کرد بەو کارەی سەرەتا بە چەند پیشەیەک حەزم لێ بوو برایەکانم زۆر لە من دوور بوون حەزم لێ بوو شتێکی وا دروستکەم بتوانم دایم پەیوەندیان پێ بکەم ئەوە بوو لە ڕێگای چەند ئامێرێکی سەماعی کۆمپیوتەر بڵێم تەلەڤیزیۆن و رادیۆ و ئەو شتانە توانیم ئامێرێک دروستکەم وەکو تەلەفۆن قسەی پێ بکەین بەبێ ئەوەی هیچ پاترێک یان کارەبایەکی بێت ئەوە بوو بەڵام نەمدەتوانی جەڵەسی بۆ دانێم دواتر جەڵەسیشم بۆ دانا ماوەوە تاوەکو تەلەفۆناتیش پەیدا بوون ئەوە هەر کاری دەکرد دواتر بیرم لە رادیۆیەک کردەوە رادیۆیەکی دروستکەم یعنی خەریتەیەکی رادیۆم دروست کرد لەسەر پارچە تەختێک لە دیوارمدا هەڵمواسی بە دیواریەوە توانیم خەریتەکەی بچێشم و دوایە لە ڕێگای ئەم رادیۆوانی کەرەسەکانی ئەم رادیۆ خەریتەم گواستەوە سەر ئەم تەختەیە یعنی خەڵک دات هەر لۆ جوانی تەماشایان دەکرد شتێکی زۆر جوان بوو دواتر ئیزاعەکەم دروست کرد هەر لە هەمان ساڵ ئیزاعەکەم دروست کرد و پەرەم پێدا بەڵام ئیزاعێکی زۆر ینی رادیۆکە هەموو داگیر کرد بۆ بەڕاستی دواتر بەرەبەرە شەپۆڵەکەم کورت کردەوە توانیم رادیۆشی خنزیلانە لێ دروستکەم زیاتریش ئەو رادیۆ بۆ چم بەکاردێنا چەند ئیزاعێکی کوردی هەبوون خەڵک زۆر گوێبیستیان بوو بەڵام حکوومەتی بەعەس ئەو کات نەیدەهێشت بە هیچ شێوەیەک دەنجیان بێ لەبەر تەشویشی دێخستن سەرێ بەڵام هەندێک کات دەبوونەوە ببێ ئەوەی هیچ بەرنامەیەکی دیاریکراویان هەبی دەبوونەوە براکەشم متابعی دەکرد و تەزیلی دەکردن ڕیکۆرد دەکردن و دواتر ئەمە لە ئیزای خۆمان پەخشمان دەکردنەوە ئەوە بوو خەڵک نەیدەزانی بەڵام هەندێک لە خزمان و برادەران دواتر وای لێ هات زانیان و هاتنە لە ئەم گوتیان کاکە حەزەکەین دای بخەی و تێشی بدەی لەبەرەوەی تاکە گوند لێرە بەولاو هیچ گوندێکتر نەماوە هەمووی تەرحیل کرایە با ئەمەش تەرحیل نەکرین ئەو بۆ منیش بەگوێم کردن بەڵام دواتر ڕۆژێک ساڵاتێکی زۆر بەقوەتی ئیزاعێکی کوردی هەبوو بەڵام لەبەر تەشویشی کەس سوودی لێ وەردەگرت براکەشم تەزیلی کرد وەڵا مەجبوور چوونە خوار گوندی لە ژێر دەستێکەوە ئیزاعەکەمان دەست پێ کردەوە دواتر هاتمە شاری هاتمە ئێرانە لێرانە دوکانێکم دانا دوکانێکی خنزیلانە ئەو کات دیانە بازارێکی زۆر باش بوو ئەو بازارە خەڵک زۆر ڕووی تێ دەکرد بازاری سۆران نەبوو ڕۆژانە عەسکەر داتن رادیۆیان دەینە رادیۆی قسارە بوو زۆر ئەو رادیۆیانانە یەک مەوزم بەخۆی FM بوون دەیانهێنا لای ئێمە ئەمەش مەلەفەکەمان دەپسڕاند و دەمان کردە دوو مەوز ئیسفادەی زۆریان لێ دەکرد ڕۆژانە ئیشمان هەر ئەوە بوو دواتر ئەو دوکانەشم گۆڕی کردمە دوکانی تەلەڤیزیۆن ئەو کاتیش تەلەڤیزیۆن ڕەشسپیە بوون تەلەڤیزیۆنی ڕەشسپی چاکم دەکردنەوە و بەڵام ئیسفادەی زۆریشم لەو تەلەڤیزیۆنانە دەکرد محاویلەیەکیان لەگەڵدا بوو ئەو محاویلە دەمکردە شاحینەی پاتری شەحنی پاتری 12 ڤۆڵتی 6 ڤۆڵتی ئەوانم پێچا دەکرد و هەروەها دەمکردنە جیهازێکی کارەبایی ئەو جیهازە کارەبایی تقریباً ئەمپێرێک 2 ئەمپێر کارەبای دەدا دی خەڵک کە زانیان ئەو شتە دروست دەکەم ڕەوازی کەس سەرێ بەڵام خەڵک زۆر بۆ ماڵ سوودی لێ وەردەگرت دەیان بر ڕاوەماسییان پێ دەکرد بەڕاستی ئەوانش کە زانیم ڕاوەماسی پێ دەکەن ئیدی بش لای خۆم گوتم کاکە ناتوانم سیرکە دروستکەم پێم چا نابیت پێم شتێکی گوناح بوو بەڕاستی ئەگەر لەو ماڵی سوودی لێ وەرنەگری پێم شتێکی باش نەبوو
دواتر تلفزيوني ملون هاتە پێش تەلەڤیزۆنی ملەوەنم سادەکردنەوە لەو فلکەی دیانە هەر بەردەوام بووم لەسەر کارەکەم زۆر خۆشەویست کۆمپیوتەر هاتە پێش منش لەگەر تەکنۆلۆژیای ڕۆیشتم هەرچەندە هیچم لە کۆمپیوتەر نەدەزانی بەڵام کارەکەم زۆر خۆشەویست بە دوایدا ڕۆیشتم دوکانێکی کۆمپیوتەریم دانا تەلەڤیزۆن ئەو شتانەم هەمووی تەرک کرد کردمە دوکانێکی کۆمپیوتەری وەڵا دوکانی کۆمپیوتەری لە سۆرانم دانا دواتر لەبەر کوڕەکانم نیان دەتوانی بێنە سۆران بڕک مشکلە بوو دوکانم لێرە لۆدانان ئیدی خەڵک ڕووی تێکردین و بەڕاستی سەرکەوتوش بووم تا ئێستاش هەر بەردەوامم لەو کارە چەند خۆلێکشم کردینەوە و خۆلی کۆمپیوتەری و فۆرمات بەرنامە چاکردنەوە هەموو شتێک ینی سیانەکردنی تەواو زۆر لەم کارەش زیاتر خۆشەویستی من ئەوەی تەریماتە زۆر کەیفم بە تەریماتی دێت